لە گوندی چیاڕەزای سەربەناوچەی گەرمیان خێزانێکی کورد ڕێژەیەکی زۆر لە ئاژەڵی کێوی و بزن و کەڵ و هەروەها چەند جۆرێکی پەلەوەر بەخێو دەکەن. خەرمان خەماک لەگەڵ گرتنەبەری ڕێی ئەم گوندە کە ئەکەوێتە سەر سنووری عێراق ئێران وردە وردە دیمەنی ناوازەی ئەم ئاژەڵە کێویانە نیگای مرۆڤەکان بۆ خۆی کەمەندکێش ئەکات. دیمەنی جوان و ڕەنگ و بۆی سروش لەم ئاژەڵە کێویانە لەلایەک و یاریکردن و تێکەڵبوونی ئەوان لەگەڵ مرۆڤەکانی ئەم ناوچەیە تابلۆیەکی قەشەنگی دروست کردووە. ئێمە خەڵکی گوندی چارەزان ماوەی 3 ساڵە خەریکی بەخێوکردنی ئاژەڵی کێوی و تاوس و پەلەوەر ئەم شتانەین. ئەی لە خۆشەویستیە لە حەزمانە لە ئاژەڵی کێوی بۆ معیشەتشمانە بۆ فرۆشتنمانە بەس جارێ بەرهەمی بووە بەس نەمان فرۆشە جارێ بزە کەممان لێ فرۆشتە. وەڵا قورسە ئەرکیان قورسە بێ شارەزاوی لە بەخێوکردنیانە ئەوێ بەردەوام چاو لەسەریان بێ بۆ نەخۆشی بۆ ئەم شتانە ئەرکیان زۆر قورسە. ئەم ئاژەڵانەی لێرە ئەبینرێن تێکەڵەیەکن و هەر چەندانە و لە شوێنێکەوە هاتوون. هەندێکیان قەتەرین، هەندێکیان مەرەزن و هەندێکیان دووپەژمن بەمانەی ئەوەی نیوەی قەتەری و نیوەی کێویە. هەرتین بۆیرات دەریانەکەین بەیانیان زوو دەریانەکەین هەروەکو وەکو ڕان وەکو احتیاطی دەریانەکەین لە ماڵیشا جویانە دێنی هەراوە. کارەکان زیاتر قورسە بۆ ئێمە ئەوێ خزمەتیان کەین دایمە چاوت لەسەری بێت تووشی نەخۆشی نەبنەوەیەک شوێنی پلەی گەرمی سارد و گەرما تاسیریان زۆر تێکا کارەکان. جگە لەم ئاژەڵانە خێزانەکە هەستاون بە بەخێوکردنی ژمارەیەکی زۆر لە پەلەوەری سەرنجڕاکێش و دەگمەنی وەک تاووس کە جوانیەکی تایبەتی بەم باخچەیە داوە. ئەم خێزانە کە ڕۆژەکانی ژیانیان بە بەخێوکردن و خزمەتکردنی ئەم ئاژەڵانەوە بەسەر ئەبەن باسییان لەوە کرد ئەوەی هەندەری ئەوانە بۆ ئەم کارە خۆشەویستی ئەوانە بۆ ئاژەڵەکان و سەر ڕای بەکارهێنانی وزەیەکی بەرچاو ئەوان دڵخۆشن بەوەی ئەنجامی ئەدەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، گوندی چیاڕەزا.